سڵاوتان لێبێتن من لە سنتەری بازاڕی ئیدارەی سۆرانم. دیارە ماوەی چەند ڕۆژێک کە کارمەندانی شارەوانی کارمەندانی کۆمپانیای پاکەرەوە جنگە پارێز مانیان گرتووە لە فرەدانی زبڵ و خاشاک بەوەی پێنەدانی موسەکانیان. ئەمە چەندین جارە ئەم مانگرتنە لە سۆران دووبارە ئەبێتەوە. دیارە کێشەکەیان چارەسەر نەکراوە، حکوومەت لەگەڵ کۆمپانیا چارەسەری پێدانی موچەی نەکردەوە، بۆیە ئەمانیش ئاوا ناوە مان ئەگرن. لە ماوەی ڕابردووشدا چەندین جار بەو شێوەمانیان گرتەوە سیمای شار بە شێوەیەک ناشرین بووە کەواوەکە بینن زبڵ و خاشاک لەسەر شەقامەکان بەو شێوەیە کۆبووەتەوە. ئەمە نمونەیەکە لە نێو شاری سۆران سەرجەم شار بەو شێوەیە لێ هاتووە، لە هەمووی زبڵ و خاشاکێکی زۆر کۆبووەتەوە، مەوای کردەوە کە سیمای ناوشار زۆر ناشرین ببێتن و بۆنی ناخۆش دروست ببێتن. حکوومەت تاوەکو ئێستا ڕێگە چارەیەکی وای نەدۆزیتەوەکەوە ئەم گرفتە چارەسەر بێتن. من هاوڵاتیە کۆرەگرم ئەگەر بیتە ئێرانە سڵاوت لێبێتن. ئەمە تا چەندە هاوڵاتیان ناڕحەت کردووە ئەم زبڵ و خاشاکەکەوە بەم شێوەیە لەسەر شەقامەکان کۆ دەبێتەوە. بەڕاستی مەوکو هاوڵاتێکی سۆران دەبینین ڕۆژانە لە ئەم بازاڕە ئەم کوچە و کۆڵانانە ئەمە دەبینین قەیران بە دوای قەیران. ئەمە شێکە لە قەیرانەکانی تر کە گوایە حکوومەت ئەو بەرنامانەی هەموو یەکەیەکە یان ئەو قەیرانەکەی کە کۆ کردیتەوە هەموو کات لە کاتی خۆی ئێوێ بەکاری بینی. نازام لەم کاتەشدا ئەو قەیرانە ئێوێ بەکاربینی دژی هاوڵاتیان یان ئەوە تا کەم تەرخەمی هەیە لەو قەیرانە. بەڕاستی سیمای شارەکەی ئێمە هەموو بێزار بووینە، وەکو بە تایبەتی کۆرۆنا لە گۆڕێ ئەلساس کۆرۆنا زۆر پیسە. بەڕاستی ئەوە شتێکی زۆر خراپە. جگە لەم قەیرانە ئێمە دەبینین غازە نەوتە قەیرانەکانی موچەیە. بەڕاستی هاوڵاتیان لەو پەڕی بێزاریدانا و ئەوەش کارەساتێکی زۆر مەترسیدارە. حکوومەت دەبی بیرێکی لێ بکاتەوە و من پێم وایە بیریشی لێ نەکردیتەوە. ئەگەر بیری لێکردباوە بەو شێوە نییە، یان ئەوە تا بەرنامەیەکی وەها پلانێکی وها هەیە دژی هاوڵاتیان. بەڕاستی هاوڵاتیان زۆر لێردا زەرمەندن، هاوڵاتیان بێزار بووینە. و پێتان وانییە دەسەڵاتدارانی هەرێم خەمی هاوڵاتیان نیەوە، خەمەکانی هاوڵاتیانیان بیر کردووە. ئەمە بینین گرانیەکی زۆر هەیە، قەیرانێکی زۆر هەیە. لە جیاتی ئەوەی گرفتی هاوڵاتیان چارەسەر بکەن تەنها شەڕیان شەڕی پۆست و پلەپایە. بەڕاستی وایە شەڕیان لەسەر پۆست و پلەپایە و یان ئەو مادانەیە کە بەدەستی ڕۆژانە بەدەستی دینن. بەڕاستی ئەمە شتێکە لەو قەیرانە گەورانە. ئەگەر ئەتوو بەراوردێکی ئەو خۆراکانە بکەین، مادە خۆراکان هەمووی دوو بەرابەر چتە سەرێ، مادە پێداویستەکانی ڕۆژانە هەمویان دوو بەرابەر چتە سەرێ. ئەوە چیە؟ حکوومەت هەر بێدەنگە خۆی کردیە. دیارە ئەگەر خۆی کرد نەکردیان بەرنامەی داناوە دەمانگۆ دیارە پێی ناخۆشە، بەڵام کە خۆی کردی ئەوە 2 ساڵە 3 ساڵە خۆی کردیە. دیارە لە بەرنامەی دایە و من بە بەرنامە ێزانم. زۆر سپاس دەکەین. بەڵەوەک ئەبینین کەەوە شەقامەکان زبڵ و خاشاکێکی زۆریان لەسەر کۆبەتەوە. هاوڵاتیان باس لەوەکەن حکوومەت هیچ لە خەمیاندا نییە قەیران بە قەیران ئەسپێرێتن. لە ئێستادا قەیرانی زبڵ و خاشاک لە سۆران هاتوۆتە سەر و ماوەی چەند ڕۆژێکەم زبڵ و خاشاکە فڕێ نەدراوە و شەقامەکان زۆر پیس و بێسەروبەر بوونە. سەرڕای ئەمەش کە بینین قەیرانی بەنزینەکەوە بەنزین بە ڕێژەیەکی زۆر گران بووە، هەروەها بەنزینی حکومی سڕی گەلێک زۆرە هاوڵاتیان ماوەی چەند کاتژمێرە مێنێنەوە تاوەکو چەند لترێک بەنزین وەرەگرن. بەڵام نەگەڕێمەوە لایەوە.